لە دەستدانی دایک و باوک ئەمە فرسەتێکی خاچێکی بەپیتە بۆ ئەو کەسانە کە پەنا بۆ مادەی هۆشبەر برن. کاکەڕوەسڵاوە لێبێ ئێوە لە سنتەری شیاننەوەن کەیسەکان جۆرە و جۆرن شتی سەیر ئەبینن لێسەر چی مەترسیت لەسەر ئەو کەسانی کە نەوجەوانن لە تەمەنێکی هەرزەکاریان؟ بەڵێ دیارە نەوجەوان مەترسیەکەی لەوەیە ئەزمموی ژیانی کەمە، بەرپرسیارەتی کەمە، مادەی هۆشبەر کە بەردەستبێ. ئێمە تەنها باسی ترامادۆڵ و کریستاڵ و چیەکەین ئەی بۆ خەڵک لە جگەرەوە ڤەیب ناترسێ، کەواتە ئەمە دەواازەیەکی زۆر ترسناکە. من ینی ئاماژەشم بۆ کردووە کە دایکان، باوکان، مامۆسایان هەموو خێزان کۆمەڵگا بەرپرسان وریابن جگەرە دەواازەیەکە بۆ ئالوودەبوون بە مادەکانی تر و خراپتر لەوان مادە کحولیەکانە. بەڕاستی کحول من زۆر جار وەکو کەسێکی زانستی وەکو ڕاهێنەری چارەسەری مادەی هۆشبەر پێم سەیرە کحول بۆ ئەگاتە دەستی مناڵ. ئەمە دەواازەیەکی زۆر ترسناکە کەیەتە سەرەوە و کحول بەکارێنێ لە ڕێگە پێدراوە لە ڕووی یاساوە، بەڵام بەداخەوە هیچی کەمتر نییە لە مادەکانی تر. ئەمە پەیامێکی ترسناکە بۆ هەموو لایەنێک لە خێزانەوە دەست پێ یەکەم حتا گەورەترین بەرپرس. کاکەڕۆ تۆ باسی جگەرە و کرد بۆ جگەرە بۆ شوێ مەترسیدارە بۆ ئالوودەبوون بە مادەی هۆشبەر شتێک بێشیانەوە بەسێت لەبەرەوەی مادەی هۆشبەر وەکو ئاماژەمان پێکرد چێژی هەیە، جگەرە بۆ خۆی چێژی هەیە، مادەی هۆشبەر کحولی شەر چێژی هەیە، هەر یەکە چێژەکانیان جیاوازن. کەواتە کە تۆ چێژی لە شتێ بینی مادە ترسناکەکە چێژی لێ بینی. بەڵام هەنگێ مادە هەیە من پیانە ئەڵێم عەرە بەڵێ یاری بە ئاگر مەکە. بۆ نمونە مادێکی وەکو کریستاڵ کە زۆر باوە، ئەوەی لە کوردستانە باوە بە پلەی یەک کریستاڵە، دوایە ئەو حەشیش و تریاک و چی ئەمانێت. بەڵام کریستاڵ لە دوو کەسا ئیلایشان ئالوودە ئەبن بە یەک جار. یعنی ئەمە زۆر مەترسیە بە یەک جار بەکارهێنان لە بینی من و تۆیە گەنجێ بۆ گەنجێک ئیلایشان ئالوودە ئەبێ، نەک بڵێ بەکارهێنەریش ئالوودەبوون واتە ئەکەوێتە ناو دۆخە مەترسیدارەکەەوە. کاکەڕوان تۆ ماوەیەکی زۆرە لە ناو کەسانێک کە ئالوودەن تاسە چشت کەیسێکەیە کە بیرێ نەچێتەوە لە مێشکێدار نەچێت؟ بەڵێ ئەو کەیسانەمان کە بەردەوام یێن و ئەڕۆن چارەسەری پێ ناکرێت. کاتی ئەگەڕێتەوە ژینگەکەی زۆر خراپە، زۆر وێرانە. ئەمە کێشەی سەرەکی ئێمە لەوێ چارەسەر یەکەین، ڕاهێنانی پێیەکەین، وەکو پێڵێن زانستیەکەی خوێنی پاگە بێتەوە، جەستەی پاگە بێتەوە. کاتێ دێتە دەرەوە ئەو مەترسیەکەی ئێمە لەوێ دەست پێکات، دووبارە و سێبارە و چەندبارە ئەگەڕێتەوە. کەسێکی دیاریکراوە هەیە کە چیرۆشێکی تایبەتی هەبێ؟ بەڵێ هەیەی. بۆ نمونە پەنای بۆ دزی بردووە، پەنای بۆ تاوان بردووە لە پێناوی بەدەستێنانی مادەکە و پارەی پێ نەبووە. چەندین تاوانی کەی ئەنجام داوە لە پێناوی ئەو بڕەپارەی کە بیکڕێ بۆ مادەکە. گەتانی بنمونە وەرگرین کە زۆر سەرستی ڕاشەشە. بەڵێ حتا یەکێک لە مەترسیدارترینیان ئەوەی لە بەکارهێنەرەوە ئەبێ بە بازرگان، واتە بازرگانی ناوخۆ دوایش لەوانەیە خوان خواستە سەر پیشێ کەیسمان هەیە لە بەکارهێنەرەوە بووە بە بازرگان لە پێناوی بەدەستێنانی مادەکە و پارەکە. ئەم بابەتە بۆ خانمان چۆنە؟ زۆرە کەمە چۆنە؟ بەداخەو خانمان پشکی شێریان بەرەکەوێت لە ماڵە، لەبەرەوەی گەورەترین کێشە لە ماڵە و لە کۆمەڵگای ئێمەیە خانمان کێشەی دەرونیان هەیە. مادەی هۆشبەری یەکێک لەوانەی کە زۆر مەترسیدارە و بەکارهێنن ئەو کەسانن کە کێشەی دەرونیان هەیە. کەواتە کە کێشە دەرونیەکەی چارەسەر ناکە پەنا بۆ مادەی هۆشبەرە بات. باشە هەبووە مێردەکەی فێری کردبێ؟ بێگومان نەک دراوسێکەشی خزمەکەشی فێری کردووە. بەو شێوازە کچ دایک ینی کش دایکی فێر کردووە؟ کەسێکی ڕەگەزی نێر هاتووە هەردوو دایک و کچەکەشی فێر کردووە، تووشی زیندانیشی کردوون. واتە زەرێکی زۆری لیاون، هەم لە ڕووی پێگەکەیانەوە، هەم لە ڕووی مادەکەیانەوە، هەم لە ڕووی خێزانەوە. خۆتان نەزانێ ئێمە کۆمەڵگەی کوردی پێگەی ئافرەت جیاوازە لەگەڵ ڕەگەزی نێرە، یعنی باجێکی زۆر قورس زیاتری داوە. کەمترین تەمەەن هات بێتە لاتان بۆ شیاندنەوە تەمەنی چەند بوو؟ 14 ساڵ بووە، زۆر لام مەترسیدار بووە. کوڕ بووە، لە ڕەگەزی کوڕ بوو، لە کچیش 15 ساڵ بووە. باشە چۆ فێر بوو ئەمە؟ وەڵاهی لە دەوروبەرەوە یەکێک لەوانی کە ئاماژیان پێکرد لە پانێڵەکە لە هاوڕێکانیەوە، بەڵام خێزانەکەی مهەیە بووە. با خاڵێکی زۆر مەترسیدارە پێ بڵێم، جیابوونەوەی دایک و باوە یەکێکە لەو هۆکارانەی فاکتەرانەی کە تووشی نەخۆشی دەرونی تاکەکانە بن بەهۆی جیابوونەوەی دایک و باوک یاخود لە دەستدانی دایک و باوک. ئەمە فرسەتێکی خاچێکی بەپیتە بۆ ئەو کەسانە کە پەنا بۆ مادەی هۆشبەر برن، چونکە یانەوێت لە واقع و ژیان ڕاکن، لەو ئازار و ناڕەحەتی کە لە ژیانە هەیەە نازان چۆنی پڕکەنەوە، نازان چۆن چارەسەری بکەن. ئەمانە کێشەی گەورن. باش تو باسیێواکە بۆنەڵی کچێک توش بووە، دوای ئەوە کاتێک کە شیانەوەی بۆ کرێ خێزانەکەی وەریەگرێتەوە؟
کۆمەڵاتی دروست نابێت ئەوەی یەکێکە لە کێشە گەورەکانی ئێمە نەخێر وەری ناگرێتەوە مەجبورە پەنا بۆ شوێ بە ئەو شوێنانی کە ئاڵێن پەنا و داڵدەدان و شەڵتەر و بەڵام ئاەتەوە سەر ئەو کەسە ئاسا ئایا کۆمەلگا چۆن تێڕوانێت هەنی تێڕوانینی کۆمەلگا زۆر مشکیلەیە بۆ کەسانی ئالوو دەبوون هیوا هەیە بە تاوانباریان نەزانێ هیوا هەیە بە شێوازە سەیریانەکە ئەڵێم کەسانە نەبوونیان باشترە بەڵام ئێمە نە تێڕوانینی زانستی و مرۆڤایەتی ئێمە ئەڵێن نەخێر حتا سەر ئێسان پێویستان بە چارەسەر هەیە.